ئەو کاتان باش هاوڕێیان چوونن باشن ئەوڕۆ باس لە تاوانەشکە دەکەین تاوانێک کە تاوانی جەنگ ئەژمار دەکرێت و کۆمەڵێک کارەساتیەدایە هاوڕێیان ئێمە دەبێت ئەو مێژوانە بەر باس بکەینەوە گەورە بکەین بڵ لە پێناوی ئەوەی سنوور دابدرێ سنووری جۆ دابدرێ بەرپرس بزانێ ئاوا دێتەوە بەر ڕێگای نەوەک ئەفەڵڵا و ئەمما سەلف ئەو دروشمە و بۆ ئەوەی نەوەکانی شەم بزانن کە تاوانی باو بە پیرانیان تۆمار دەکرێ ئیلە ئەبەت هەندێک تاوان هەیە زۆر گەورەیە ڕاستە دەبی بگەڕێنینەوە بۆ سەردەمی خۆی کە چۆن بووە و چۆن نەبووە بەڵام لەگەڵ هەموو ئەوەش تاوان هەر تاوانە ئەکرا نەکرێتن یان بەو شێوە نەبێت ئەوەی ئەمڕۆ باز دەکەین یەکێک لە تاوانەکان هاوڕێیان دەبێ بڵێم پارتی یەکێتی لە شاخ لە بۆ خوارێ لە بۆ تا ئێستاش بەردەوامن لە تاوانی جەنگ کۆمەڵکوژی و حتا بەنیازی نیمسە جنۆسایدێک واتە قڕکردنی یەکتر وەک کارەساتی هەکاری کە 700 پێشمەرگەی یەکێتیان شەهید کرد بەشە چیان ڕنگ بیجیلەکەیە بە تەواوەتی وردەکاری نەزانیتن هاوڕێیان بەشێکیان بە RPG لێیاندرایە سێ چار کەس بەشدار بوونە یەک لەوانە ئەو کەمال کەرکوچیە با من لەسەر کەمال بەڕاست ئەو دەستی کە تەواو نییە بوویتە خاوەن پێدازان نەچێ پێیکە تێ کەمال کەرکوچی لە شەڕی جاشایەتی لەگە دیموکرات لە 79 لەوێ دەستیان وا لێ کردیان ئازاد بەرواری جەوهەر نامەق سامی عەبدوڕەحمان ئەو چارە واژویان کردێ لە بارانکردنی بەڵگەکە شەین بە ئیمزا شەیە یعنی لە هەموو شوێنێک چەندی جار بڵاو بوو تۆ میشەمە لە ناو هۆردیسکەکە 700 چەکداری هەرەتێک و شەریەکێتی چوینەش ئەوەی چەک بێنن لە سووریا یان ئەوە تا ئەوانیش بەنیازی لە ناوبردننی قیادەی ئۆکسامی لای برادەرێک باسی کرد بوو گوت هاتبوون لە ناومان بەنەما ئەوانمان لە ناوبردیە لەگەر عشێرتەکانی هەندێک کوردی باکوور پیان گوتنەوەنە پیاوی باس بە هەر حاڵ قیادەی موقەتەی پارتی مەسەڵەن یەکێک لەو تاوانانەیە قەت لە ناو ناچی وەرە ئەتوود لە بدایەتی شۆڕش 700 هەرە کادیری چەکدار و تێکۆشە هەر یەکەوە بە کارەساتێک چەند کەسە قوتار بوون بڕۆ دوێ هاوڕێیان ئەو جارەی مەسەن کارەساتی پشت ئاشان کە یەکێتی بە بڕیاری یەکێتی بۆ زۆر یەکاندانەیە بەس بخەنە سەمبلی نەوشیروانی ناوشیروان منەفز بووە بووە لە دوای تاڵەوانی هەموو بەرپرسیارەتێکیە بەس ئەو تاوانی پشت ئاشان یەکێتی بەگشتی و نەوشیروان سەرپەرشتی کردیە ڕاستە دیلیان نەبووە بەس کوشتن بووە ئەو پڕێواشیتیان کردیە دەبی بڵم ینی پێشترش و بەرەی جووتە بوون ئەو دەمیانە یەکتریان دانی هەندێک خەڵکێکێتیان شەید کرد مەڵبەندیان کرد بەس کاردانەوەی ئەوە زۆر فاشیانەتر بوو هاوڕێم ببوون زۆر فاشیانەتر بوو بەس ئەوانە دەبی باز بکرێ بینە سەر مەسەلەن لە دوای ڕاپەڕینەوە دیسان زۆر کۆمەڵکوژی و تاوانی پارتی وێچێتی ئەنجام درایە بەنمونە مەسەلەن کۆمەڵکوژی پارتیکار ڕەنگ بێوەزان بەس شەید بوونی هەمەحلاخە نا 11-12 چەکداری پێشمەرگەشی لەگەردا بوو پاسەوان بڕوا بکەن هەر یەک دووچیان لە ئەوەی کۆیە مەحموود سەنگاوی شێخ زەعفەر و ئەوانە عەدنانی حەمەمینەوان سەرپەرشتی ئەو تاوانیان کرد بۆی ئێمە زانیمان لە کۆیە لێیاندان ئەوانکیان بەدیل گرت بوو من باشم لەبیرە کە هاوڕێمە لە حەسەنی کۆچکردو نەمر هاتەوە بارەگای حزبی شوعی گریا گوتی هەمویان بەدیلی ڕمیان کردینە و جەستەی هەمحەلاقی بەهوتی سوتا بوو بە برینداری ئەوانە گیرا بوون یەکێتی گولە بارانی کردن هەمویان 11 لە بۆ 13 نازان دەقیق نیم 13 بەدیری گرت بیان ئەو سەنگاوی و عەدنانی حەمەمینە و
شێخ زەحفەر ئەوانە گومانیان لەسەر ئەزدا تاڵەبانی دەستی بە بەڕۆیەکی کرد بۆ ماڵی هەمویان و دبووی ئەوانە شەهیدی یەکێتی داوای لێبوردنی کرد بڕوان پێ بکەن کە کوژرا ئەمە هەمومان لە بیرمانە 95 یەکی 11 بوو بارەگای پارتیکار تاڵان کرا و پەیکەری ئایشەی دایکی کە سیمبولێک بوو وازام لە زیندانی باسیش لە ناوچوو لە ناوی ئەوە ئەدام کرا تێک درا لەسەر ئەوەی کۆیە بوو ئەم وەخت خۆی جارێک چوومە کۆیە و سیمینارم کردیە هاوکات ڕێیان نەدە تازیە دابندرێ لەسەر قەبران بە پەلا سەید کەریمە خزمیان بوو سەید کەریمە خەزمیان بوو مەیتەکانی وەگرتەوە بە پەلا یعنی بارەگایان تاڵان کردن و مەسەڵەن ڕێیان نەدە پرسە و شت دابندرێ و بە برینداری گول لە باریانیان کردنەوە یەکێتی کردی هەنەوە توپێت بۆ زانیاریتان لە پای ئەوەی گوایە هەمحەلاق هاریکاری پارتی کردیە و ئارپیجێک بە ماڵی تاڵەبانی لە شەڕی ناوەخۆ لە کۆی وەندرا بوو گومانیان لەوەی بوو زایدەن دەیان گوت ینی شت دەبێ بە ئەمانەتەوە باز بکرێ هەمحەلاق ئەو سەر و قادرەی گوایە قوتار کردیە ینی تا یەکێتی لێی پەس بووە من خەڵک لەوێن دەر بە تاڵەبانی هەڕەشەی لێ کردی پێشتر گوتی هەمە لێت قبوڵ ناکە هەموو خەڵکەی دەبێ بە هەرکەی و مەسیفی پەنجەی لە هەر شەقاندێ لە کۆبنەوەی هەموو حزبەکان بەڵام ئی هەندێک نەبوو وای لەگەر بکرێتن ئەو وحشیگەریە یەکێتی ئەڵای شۆڕەکان دەیان گوت کە دەیگیری تۆی فاشیزمی تێدایە ئەو مەلا بەختیاروان بڕوا بکە ئەمە گەنج بووین ئاڵای شۆڕشەکان دەیانگوێت چێتی تۆی فاشیزمی تێدایە ئیتر دوای ئەوە پارتی کۆمەڵکوژی کۆمیتەی مەسیفی کرد دە 12 پێشمەرگەی گەنج لەوێن دەربوون بیرمە کۆسڕە سورات سە تەلەڤیزیۆنی گوتی بە مەسعودم گوتیە دەیان بەمەوە ئەو گەنج و منداڵانە دەبەمەوە گەنج و منداڵەوەی بە گۆڕی بارزانی شتیوالە نییە پیاو نییە دەستیان لێ بدە گوتی نەگەیشتمەوە هەولێرە هەمووی گول لە باران کردن بە گۆڕی بارزانیش سوێندی خوارد بوو ئەوە کۆسڕە ڕەسوور لە 95 ئەو قسەی کرد نۆچار بووە بزانم ئەو لەسەر تەلەڤیزیۆنم بەخۆم ژێم لێ بووە ینی ئەوە پێویست ناکە کەس بڵێ وانە گوتی سوێندی بە گۆڕی بارزانی خوارد تا ئەن مەسعود کەی سوێندی بە گۆڕی بارزانی خوارد یعنی درۆ دەکە لە سوورچیەکانیش عەزیز محەممەد بڕوا بکە لای برادەرێکی لای کەسێک کەسایەتێکی کورد باسی کرد نامێ ناوی بدەم ئەخلاقیە نەبەرەوەی پرسم پێ نەکردیە کەسایەتیش جاری کوردە وتی عەزیز محەممەد گوتی بارزانی سوێندی بە گۆڕی بارزانی خوارد دەست لە سوورچیەکان نەدا گوتی دوو ڕۆژی پێ نەچوو قەتڵ و عامی کردن لە کۆمەڵکوژی هەولێرش کۆمەڵکوژی هەولێری پەکەکەش بۆتانیان وەفدی پەکە نارد بکەن مەسعودی سوێندی بە گۆڕی بارزانی خوارد لە هەر سێ کۆمەڵکوژی مەسعود سوێندی بە گۆڕی بارزانی خوارد کەی شەید ڕەوف گوتنی کەی گوتی بە گۆڕی بارزانی ینی خەتەرە ها خەتەرە بەوەزان ینی خەتەرەی مەسعودی ئەو گوتم ینی کۆمەڵکوژی سوورچیەکان حوسێن ئاغای سوورچی کوژرا بڕوام پێ بکەن چەکدارێکی پارتی برادەرم بوو من لە هەولێرم لە دوکانەرم وتی بەخۆم لە شەڕەکە بەشدارم تاڵانێکی زۆریان کرد تاڵانێکی دەگانیش بۆ زانیاریت ینی تاڵانی لە شاخەوە بوو لە شەڕی بێت واتە بڕۆ ئەو کتابی ئەسەم کوێستانیش ببرن هەڤاڵ کوێستانیش بخینەوە باس دەکەت چ تاوانێکیان کردی یەکێتەکان لە شاخ مریشک دز مافور دز یعنی تاڵانی لە شەڕی بێت واتە بابا تو هێزە شاخی هێزە شۆڕژێڕی چۆن دەبێ ئەوە بکەی یعنی بچی تاڵانی گوندەك و دیل کوشتن ینی هەمانە خو بابە خۆ خەڵک دەسە چای لە ئەوی گۆڕانکاری لە شۆڕشدا بکرێ لە میتۆد بکرێت ناوەک تۆ بە هەمان عەقلی بەعسیەکانەوە ڕەفتار بکەیت کورە ئێمە زۆر ساقەت بیرمان دەکردەوە هێزەکانی شاخ هەمان ڕەفتاری بەعسیان هەبوو بەس دەچی کوردیان لەبەر بووە ڕاستە خەڵکی جوان پاک تێکۆشەر ئامانجەکە پیرۆز بووە بەڵام ڕەفتاری قیادەکان
لە دیر کوشتن لە کۆمەڵکوژی لە نەبوونی دیموکراسی کورە لە نەبوونی مەدەنیان نەبوونی قوتابخانە کورۆکی برادەرێک دەیگوت لە شاغ بوون فێریان نەدەکردین ئاو دەست دروستکەین دەبا بە بەردی قونی خۆمان خاوێنکەینەوە یعنی شۆڕش واتە گۆڕانکە پاکەکە شۆڕشە دەستە هەر شوێنێک دەوڵەتێک دروست دەکە قوتابخانە مەکتەب مەجلیس بەلەدیە تێم دەگەی پەروەردە نەبوو لە ناو هەموو هێزەکان بڕەوە لێدە و بگرە و بکوشە لە بەعز لە بەرەیجود لە یەکێتی ئیلای لاخی ئەجا ئەو برادرم کە لەگە من بوو لە مووسڵ هات ڕۆژێک ماوەیەک دوایی قەتل و عامی ئەوەکان وتی قادر بە چاوی خۆم دیتم نێچیر هات پۆتینەکی ماڕۆنی لە بەر بۆ ئەو درێژەکان وتی بە پێلەقەی کەتە سەر حوسێن ئاغای سوورچی وتی دوای شەڕەکە تەواو بوو گەنە نێچیر پیاوی هەندێک نییە بێتە ناو شەڕێ بۆ زانیاریتەدی بە پۆتینی کەتە سەری وتی سەگبات حوسێن ئاغا دژی ماڵی بارزانی ڕادەوەستی تەوان هاوڕێیان ئەو نێچیروانەیە ئێستا باز دەکرێت وا خۆی پیشان دەدەکە کەسەکی زۆر ئازادی ئەوەیە نەرمە و تونند و تیژ نییە وەختی خۆی لە مەسروری تیرۆرستر بووە بۆ زانیاریتان منافزی فازڵ میرانی بوو بەس ئێستا کەتە دووپارە بۆ سیاسەتەشی مەرنتری هەیە ئەگەنا نۆهەتەکان لە مەسروری لە پاراستن تیرۆرستر تاوانی کردێ ئیتر سوورچەکانیان کۆمەڵکوژ کرد ژن و منداڵ و هەمویان گیر و ئەوە دوای ئەو کۆمەڵکوژی هەواڵانی پەکەن ژمارەکە لە نێوان 65-80 یعنی چەندینیان بەدیل کرد دیل لەو ڕۆژانەیەک لەو چەکدارانەی پارتی لە بۆی بازەکردم وتی لە میزۆپۆتامیا یەکێکیان هاتە دەرێ دەستی بەرز کردەوەتی لە 100 لای لێیاندا هەموو قەلبی بۆ بێژی ئەی هاوار یەک ئاڵای سپی بەرز دەکاتەوە دەرێت دیل ئەو جە لە 100 لای جگە لەوەی دەستدرێژی سکسی بەڕاست دەستدرێژی سێکسی ناو یەکێک لە چەکدارانی پارتیم لایە کە دوایە کوژرایەوە لەسەر ئەوەی دەستدرێژی هەوڵی تەشقەڵی بە ماڵی کچەک کرد بوو برایەکەی هات بە درێ گولەباد ناوەکەی ئێستا لە بیرم نییە بەڵام قەزم ئەو یەک لەوانە بوو هەوڵی دەستدرێژی سکسی وەجەبار جەمال مولکە زۆربەی ئەوانەی گولەباران کردیە لە نزیک مزگەوتی ببرن دەواجنی ئەحمەد ئیسماعیلی خەڵک دەڕێمە بە خۆمان لێ بوونە کە جەمال مولکە بەشی گولەباران کردیە بەرحاڵ بێمە سەر کۆمەڵکوژی هەیە پشت ئاشان هەکاری کۆمەڵکوژی سوورچیەکان کۆمیتەی مەسیفیەکێتی بێ دوێ سوورچی هەواڵانی پەکەکە ڕانیەی نۆت و حوتی یەکێتی کە نزیک 50 چەکداری پارتی کەتبوونە ناو کەمینی کە هاتبوونیان زانی بکڕانی هێشتا لە بندەستی پارتیە هەیە یەکێتی گرتبووی لەگەر دەلوولی تۆڵی پێدەگوتری هەمووانی گولەباران کرد یەک کەس دەرچوو یەک کەس دەرچوو هەمیان کوشتن لە کاتێکدەوە تاوانی جەنگە ئەوە کۆمەڵکوژیە کورە هاوڕێیان وەڵڵا من کەس هەیە دەیناسم لە شەڕی ناوە خۆ دەیگوت تەئەسفی دەخوا دەگوت گولە چیمیایەکمان هەبووە لە کەپشی ئەحمەد ئاغای دەگوت تەقانمان چروکی کرد لە بەرامبەر پارتیەکان کەسش دیاری سەربازی یەکێتیە تەئەسفی دەخوا گولە چیمیایان هەبووە تەقاندیتیان ئەوە نەبووە کەپشی ئەحمەد ئاغا هەزاران سەدان کوڕە کوردی تێکۆ شەری بە شەهیدکردندا و کەپکەکەشە ڕۆژی خۆی تێستاکە هەر لە چراغ و تاق هاوڕێیان ئەوی باز دەکەین ئێستا ببورن تاوانی کۆمەڵکوژی شەمیرانەکانە شەمیرانەکان ژمارەیەشی زۆر جەبار فەرمان بەدەستی خۆی گولە بارانیان دەکات کۆمەڵێک هاوڕێیان دەبێ یەکشت بڵێم ڕەنگ بە خەڵکێک بڵێ وە سویەکی ئاب بۆ و نازانم شەڕی ناوە خۆ بۆ وا بۆ وا بە هیچەوانە ناخوا تاوان هەر تاوانە باسی شوا بوو لە شەڕ بوو لەگەر ئێمە کە چیمیایی دەکرد کە ئەنفالی دەکرد کە دیری وەڵا دیری نەدەکوشت دیری پێشمەرگەی نەدەکوشت هیچ پاساوەگنی کۆمەڵێک پرەنسیبی ئینسانی جەنگیاندرا جەنگیش پرەنسیبی جەنگ دیلێک لەوانە نابێ بکوژێ هەر هێزە کردی دەبێ بەعەز بکرێت
ببورن هەر هێزە کردی دەبی بەعز بکری یەکێتی پارتی من کە کاچالاکوانەکەم خەبات لە مافی مرۆڤ دەکەم نابی جیاوازی بکەم ئەوە پارتی ئەوە یەکێتیە ئەوەش شوعیە ئەوە پەکەکەیە هەر یەکێک جەریمەی کرد دەبی ئێمە باس بکەین لەو ڕوانگەوە هاوڕێیان من هیچ سانسۆرم لەسەر هیچ حزبێک ئەوە نییە هەر یەک تاوانی کرد باسەکەم شەمیرانیەکان شتی کە هێزی گەردەلووری تۆڵە دەکا لەو شەڕەی جەریمەیەشی زۆر گەورە ڕوو دەکەم من ئێستا لێرە لوتەم باز دەکەم دوای گەردەلووری تۆڵە یەکێتی تەوزیعی سێ دەور دەبێت سێ جەبهە دەبی بە سەرپەرشتی جەبار فەرمان لە سێزدەی دادا بەسن سێزدەیدا تاوان وێنە شتەکان هەیە ئەو جەریمەیە بە سەیارە لە مەریوانی ئێرانەوە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەیانهێنا بانار دوای دەیانهێنا گوندی پشتە لەوێندا جەبار فەرمان کۆبوونەوەی بە هەموو چەکدارەکانیان دەکا ئەڵێ گەردەلووری تۆڵێ و پارتی وا و سوویەکی ئابوا و ئەڵێ تا هەموو هێزەکەی وازام 700,000 چەکدار زیاتر بوونە یەکێتی گوتیتی ئەگەر بابم لە قەبر هەربستەوە لە خانەقین یەک دیلی پارتی منۆ بینی بابشم گولە باران دەکەم دیلم ناوێ کوشتنم دەوێ هەر بەرپرسەچی و هەر ماڵەکی پارتی دەشن و منداڵیش دیفاعیان لە پارتی کرد دەیان کوش یانی ئەوە خەڵکی یەکێتی جێڕایەوە لە ئەو هێزەی لەوێن دەربووە ئیتر لەوێن دەر لەگەر فەرماندەیەکی یەکێتی خەڵکی مەنتیقەکە دەبی ناوی مەحموودی مامە عەزا دەبێتە دەمەقاڵی ئەو دەڵێ کاک جەبار ئەوانە خەڵکی منتیقەی ئێمەن ئەوی شەڕێک کردیان کوش بەس یەک تەسلیم بوو نابی بیان کوژین شەڕەکەی لەگە جەبار فەرمانی دەمەقاڵەیە گەلە گەورە دەبی یعنی چاک دەرێن دەهۆردو لە دەستیان بردی چکەویش فەرماندە بۆ مەزموعەکێزی خۆی هەبووەوە خەڵکی منتیقەکە بۆ زانیت چ کارە ساتێک ڕوودەدا ڕێیان نەدایە بەهەرحاڵ ڕێیان نەدایە دکتری بدەن جەبار فەرمان ئەوەی لە مێشتدا دەبینە خەتەی کوشتنی لە مەحموودی مامە عەزەدا دەنێ هاوڕێیان هێزەکە تەقسیمی سێ بەش دەکرێت بە فێی زانیاریەکان بەشێک دەستە زمناکۆ لە بۆ دەربەندی خان بەشێک بەمۆ بەشێک بەرەو گوندی بێرولە دەڕوا کە جەبار فەرمان بەخۆی سەرپەرشتی ئەو هێزەی ملەی سەرتکی دەڵێن پێکردیە ملەی سەرتک کە تەوزیع دەبن بەشێک لە هێزەکەگە مەحموودی مامە عەزا دەبکەون عەشیرەتی شەرەف بەیانیە و خەڵکی گوندی وەرێنەیە دەڵێن کە برازای مامی هەمەی حاجی فایقی ئەندامی مەکتەبی ناوەندی ئێستا یەکێتیە سعات 5 بەیانی دەبتە شەڕ لەگەر 48 چەکداری پارتی لەوێ دەبن 48 چەکداری پارتی دەبێتە شەڕەشی گەورە هەتا سعات 11 نێڕوانێ دەبی لەو هێزە 3 کەس ڕزگار بووە 45 دەکوژێ مشکلە نییە شەڕ دەکوژێ لەو 45 8 لە شەڕ دەکوژێ 37 بەدیل دەگیرێ بە برینداری یان ئەوتۆ بساخی 37 کەس لە چەکداری پارتی دەگیرێ هەر 37یان ڕێز دەکەن یان گروپ گول لە بارانیان دەکەن بە برینداری کاکایانیان دەشت هەیە تاوانەوە نییە جەبار فەرمانەوەی کردی لە هەموو جەبهەکان پارتی وێچێتی دیل نەبووە بەس ئەم لێرە بازە چیرۆک و تاوانی ئەو شەمیرانیەکان دەکەم کە لە 13 97 ڕوودایە 96 بەور 96 هەشتی دەکوژێ 37 بەدیلی ڕمی دەکرێ 3 ڕزگار دەبی دوای ئەوەی گولە بارانیانەکەن جەبار فەرمان بەخۆی و دەمانچە شتۆپەڵ یەک پێک بەناویاندایە چوو گولەیانە تەقی سەرچی دەدایان کوشی هاوڕێیان دوو شت زۆر چیرۆکەم و سیفە زۆر ئەمە لێرە لە بنگۆش بەس دەکەم کابرایەکە بە ناوی لالۆ تایرە ڕائیدی زێرەڤانی و سۆرە هەولێرەیە لالۆ تاهیر شەمیرانی ئەوە لە ناو شەڕەکەی بووە
ئیتر هەراتە چوتە سەدارەکی ئەو بۆ فلیم دەگونجێ بڕوا بکەن ئەو چیرۆکی ئەو لال و تاهیرەی دەچ سەدارێک خۆی دەشارتەوە بە برینداریش بەڕێکە دوو کوڕی دێتە بن یەکێک لە دوو کوڕی و ئیتکە لەگەدا بۆ من نازەم وتیان دوو کوڕی بە لێدان و بە کوتان چاویان دەبەستنەوە هاوارەکەن ڕمیان دەکرێت بە قسە خۆشە تو ڕمیت بکرێ و ئەوە بی هاواریان کردیە لۆ باب لۆ برا لۆ خودا لۆ ئەوە بابی لەسەرێ دەبی ناوێری قسە بکە لەبەرێ قسە بکە ئەویش دەکوش لە حەشمەتان ددانی لە ناو دار دەچەقێنیتن وای باس کردی لە شوێنە ئەڵێ خوددا هاتیە لەگەرە من قسەی کردیەوە وا خۆی خستە ناو ئەو فەنتاسیا و دنیای لە حەشمەتی کوڕەکانە خەر بە قسە خۆشە دوو کوڕ لە خوارێ گولە باران بکرێت و هیچ شت پێ نەکرێتن هاواریش بکەن ئەڵێ توێکڵی دارەکانم هەموو خواردی لەگە خودای قسەم کردیە چیرۆکەکە بەڕاستی ناخۆشە یعنی من ئەوە هەر یەکێک بێ ئەم چیرۆکە بۆ فلیم دەزەدا چ مەساتێکە ئەمە فلیم دەبینین کارەسات دەبینە زۆرە یەکێکی تر هاوڕێ یەکێک دۆستێک دەڕانە ناوی مەهدی عەبدوڵڵا بووە برای حەوت خوشک بووە کە تەرمەکانیان برتەوە دایک سە جەنازەی دەوی لە ناو خوێنەکەی نایە جەڵتەلەی دایە هەر لە وێندەر داکەکەشی مردی حەوت خوشک یعنی من ناڵێم یعنی نەدەبووە ئەوە بی چەکداری بی عەقلێک بووە کە ئەتو خوش برای حەوت خوشک بی بچی پێ چەکدار بەڵام چیرۆکەکە چ مەساتە هاوڕێیان ئەو 37 کەسە کە گولەباران کرانە بڕۆن بپرسن لە خەڵکی گوندی شەمیران و لە مەنتیقەی هەڵەبجە و لای هەر هەمیان یان زۆر بیان بە بلۆک سەریان پان کرایتەوە بلۆک دوای ئەوەی کوژاش بلۆک سەریان پان دەسە سینجیشان هەندێک ئاگر کرایتەوە چ وەحشی گەرێکە چ فاشیزمێکە پاشە خۆ تورک وا دەکا بەعس وای کردیە ڕەنگبی لەگەر هەندێک لە بەعسیەکان چکو بەعس بە فەڕەنسی بۆندە ئێمە بزانین بەڕاستی یعنی دژمنەکانی کۆن بەربەری داعش کاکە کو دەکرێتی پارتی شەماشت بکەن و ئێمەش بەعس نەکەین دەبێ بەعس بکرێت تا بتە دەرس لەوە هەموو ئەو سەرکردانەوەی نەوەکانیشان بزانن هاوڕێیان کە جەنازەکانی شاتیتەوە بە قەلابی مان هاتەوە مان قەلاب هەمیان لە ناو یەکتر وەکو مەڕ و ئاژەڵ وار ناکرێت ڕوویان کردینە بەو مەرجەش هەمیان لە یەک گۆڕستان ئەم ڕسمەکەی بڵاو دەکەمەوە لە بۆیان نەبووە تازیە دابنێن کەسیش بگریە وەکو گوتم ئەوە لەگەر هەمحەلاقیش کرا من ئەوەی دەزانم چ وەحشی گەرێکە ئەو لە هەمووی کارەساتر کە دوایین شتە من دەمەوێت لێرە باز بکەم کۆمەڵێک مەلا و ڕیشسپی و ژن دەچن تەرمەکان وەربگرنەوە زەبار فەرمان پێیان دەرێ بڕۆ بە شەق لێیانتە ئەو هێزە لێن دەرە بە ناوەکان ئەمن بەشێک دەڵێن لە ژنیاندایە پیر مەلا سابیری ئەحمەد قادر لێی درایە مەلا حەسەن شەمیرانی مەلا برایم شێخ عەبدوڵڵا حوسێن عەوڵە لەوانەش درایە ئەو بەشێک لەو ناوانە مەگرتی بە تێ کورکاکە لە چ ئەوەی بووە تۆ بچی لە پیر و پێ ئەوە بدەی تۆ سیر کە ئەو عەقڵیەتە حکومدارێتی کوردستان دەکا ئەو عەقڵیەتە دێ ئێستاکە لە بۆمە داعش بە دژمن دەوزێ ئێمە ئەبێ یەکەم جار ئەوانەی خۆمان دەمام چیان هەڵبدەینەوە بەعس بکەین ڕسوا بکەین سەر بە هەر حەزب و لایەنێک بێ ئێمە دەبێت چەمچی مافی مرۆڤ پەرە پێ بدەین ئازادی ئینسانی بوون کاکە شەڕە بگوژە کە تەقەت لێ دەکە بەس کە دەستی بەرز کرد تەواو ئەوە پرەنسیبی جەنگە دەبی ئەوەکەی ئەوزە بریندار ئەوزە گولەباران کوور ئەوزە کارەسات هاوڕێویستم ئەو تاوانە تۆمار بکرێ بۆ نەوەکانی داهاتوو کەم ئەم بۆ خۆم نەمزانی ئەوەندە چاودێری دەکەم ئەو هێزەی کرایە بەرامبەر پارتی کرایە بەڵام ئێمە دەبێت دژ بە هەموو تاوانی هەر حزب و لایەنێک بۆستی هەر بەرپرسێک ئەو تاوانەیە کردی مەحموود سەنگای ژۆی لە گوندە کردیە مەحموود دێمە سەر گوندەکەی توش هەر یەکێک وەی کردبی لە بۆم بنێرن من ئەو تاوانانە دوکۆمێن دەکەم دوای ئەو هەمووش دەکەمە کتاب
وێنەکانیشم لایە دوای ئەو وێنەکانیش لە فەیسبوک دادنم کاتێکی خۆش.